سڵاوتان لەبێت بینەرانی پایتەخت میدیا لا یەکێک لە نەمامگەکانی شاری کەرکووکم گرانترین داری زەیتونم لە نێو ئەم نەمامگەیە بۆ بینەرانی پایتەخت میدیا دەخەمە ڕوو ئەو داری لە پشتەوەی منەوە دەیبینن داری زەیتونە لە وڵاتی ئیسپانیاوە هاتووەتە شاری کەرکووک ئەوەی کە جێگەی باستە ئەم دارە گرانترین و بەتەمەنترین دارە لە کوردستان و عێراق نرخەکەی بۆ 65 ملیۆن دینار دەگەڕێتەوە و ئاستی بەرزی دارەکە 11 مەترە ئەوەی کە جێگەی باسە ئەمە دووەمین دارە بێتە کەرکووک پێشتر لە ماوەکانی ڕابردوودا لە هەمان شێوە دارێکی بەو شێوەیە فرۆشراوە بە 65 ملیۆن دیناری عێراقی یەکێک لە ئوتێلەکانی شاری بەغدا هاتووەتە ئێرە و وا کڕوێتی وەسەبارەت بۆی کە هاوڵاتیان تا چەندێک نرخ بەم دارە دەدەن هاوڵاتی ئاسایی من پرسیارم کرد لەوانی کە لێرە سەرپەرشتیارن باسی لەوە کرد تاوەکو ئێستا ملیۆن بۆ 2 ملیۆن تاوەکو 5 ملیۆنی پێدراوە بەڵام ئەم دارە بە کۆنتترین و بە گرانترین دادانەنرێت لە عێراق و لە کوردستانی شتا لە نەمامگەی محەممەدا لە شاری کەرکووک تەمەنی ئەم دارە وەکوتم بۆ 600 ساڵ دەگەڕێتەوە و نرخەکەشی 65 ملیۆن دیناری عێراقی.